عزیزان و خۆشەویستان و مەلایەکتان بەخێر بێن سەرسەران و سەرچاوانیمان دانیشتێکی تایبەت و خۆش بۆ برا خۆشەویستانەمان دانیشتنی سیسیگیان بە کامێرە جوانەکەی ڤیدۆ گوڵزار و دەست و پەنجەی مامۆستاڵێری خۆشەویست و برای عزیز و خۆشەویستمان مامۆستا شوانە بۆکانی تایبەتە بۆ ئامۆزای خۆشەویست بۆ سیسیگیان بۆ مامە چێدار بۆ خاڵەڕاستی خۆشەویست بۆ شابگیان بە تایبەت بۆ کاکە سۆرانی خۆشەویست بۆ مامە هاوکار بۆ مامە هاوسەری خۆشەویست بۆ مامارەمی خۆشەویست هاوکارگیان بە تایبەت بۆ لولەگیان بە تایبەت چاوانێ فەرموو مامۆستا شيخم كشتوانا ملا زادا حشام ليدكا أو حرام زادا حشام ليدكا أو حرام زادا رقم واردان شيتو سريفتي رقم واردان شيتو سريفتي برمن واردان جاي شارتي من واردن جاي شارتي ديك علي بارمكا ما تشوفها وبيه قالي بارمكا ما تشوفها وبيه هوري كل واندي قالي دايما ما وجيه
شرتم کرد بوو مەشروب نەخۆمەوە بەڵام شێتێکیان تۆ نەهاتی تۆ بەڵام شێتێکیان هەر نەهاتی تۆ ئیسە بەتاڵی دەوای خۆمەکەم ئیسە بەتاڵی دەوای خۆمەکەم ئەو هەموو خەمەوە بەمای دەراکەم ئەو هەموو خەمەم بەمای دەراکەم دەی کاڵێ بارمەکە فیدای کۆچ و بەیەم کاڵێ بارمەکە فیدای کۆچ و بەیەم فیدای کۆچەکەی کاڵێ ڕوو لە شار و بەیەم فیدای کۆچەکەی کاڵێ ڕوو لە شار و بەیەم Call